شەمانەوێ بچینە هەولێر حەمامین هەورامی شارەزای وزە لە هەولێرەوە لەگەڵمانە سڵاوت لێبێ زۆر بەخێرهاتی. ئەمێ بزانم کە بۆچی ئەمریکا ئەوەندە سوورە کە ئەو ڕێککەوتنە ئەو لێک تێگەیشتنە هەڵبوەشێتەوە کە ئێران پارە وەرنەگرێت و تەنها پشکێکی غازەکە وەربگرێمە چ جۆرە پێشێلکردنی سزاکانە؟ سڵاوتان لێبێ زریان خان، سڵاو لە کادران و بینەران و گوێگرانی کەناڵەکەتان. دیارە بە وردی ڕقەمەکان و راپۆرتێکی باشتان ئامادە کردووە، دەستان خۆش بێ. دیارە کێشەی غازی تورکمانستان لە ڕاستیدا ئەو گرێبەستەی کە کراوە گوایە لە بینی عێراق و تورکمانستانە، بەڵام کە چووە بواری ئەوەی کە چۆنیەتی تەحویلکردنی پارەکەی لە ڕێگەی بانکە عێراقیەکانەوە دیارە ئەوە لێ ڕێگەی سویفتەوە ئەکرێەوە کە نظامێکی دەولیە بۆ حەواڵەکردنی پارە. دیارە ئەمریکا ڕێگەی نەدا بەو ئیشە لەبەر ئەوەی لە ڕاستیدا وەکو فێڵێکیان دەرکەوت لەلایەن، چونکە ئێرانیش بەشێکە لەو گرێبەستە، ئەگەرچی لەوانەیە لە ڕواڵەتدا یا لە دوکومنتەکاندا نەنووسرابێ، بەڵام ئەو بەشێکە وەکو باستان کرد ڕێژەی لە سا 23 هەتا لە سا 30 ئەگا، چونکە هەندێک حاڵاتی تێدایە کە ئەو گواستنەوەیە لە ئەستۆی ئێرانە و بە خاکی ئێرانە. خۆی لە ڕاستیدا لە ڕێی مقایەزەوەیە، یعنی وەکو دایرکت بە شێوەی ڕاستەوخۆ هیچ بۆریەک نییە لە تورکمانستانەوە بە خاکی ئێرانەوە بگات بە هەرێمی بگات بە عێراق. بەڵام دیارە لە غازی ئێرانیش بۆ خۆی زۆربەی لە ناوچەکانی باشوورە، لە عەبادان و ئەو ئەوانەی با بڵێن کە نزیکی سەواحلی بەحریە، وەکو چۆن عێراق لە بەسرە غاز و نەوت و ئەمانەی هەیە، ئەوانیش بە هەمان شێوە لە عەبادان و ئەمانە. ئەگەر ببینین جیاوازی ئەوەی کە ئەو حتا پێش ئەم گرێبەستەی عێراقیش چۆن ئەو غازە بگوازێتەوە بۆ سنوورەکانی لە نزیکی ئەزەربایجان و تورکمانستان و ئەوانە کلفەیەکی زۆر زۆری هەیە. بۆیە بە شێوەی مقایەزە ئەسڵەن پێش 10 ساڵێکیش ئەو گرێبەستە هەیە لە بینی ئێران و تورکمانستان، بەڵام عێراق ویستی سوود لە غازی تورکمانستان وەرگێ بەو شێوەیەی کە لە ڕێی گواستنەوەی بەشێکی کە بتوانێت ئێران تەعویزی بکە. یعنی چۆن زۆر جار بە وەکو نوکتەیەک ئەڵێ ئەمە بۆ خۆی غازی ئێرانە، چونکە ئێران لەولاوە لە سنووری باکووری سوود لە غازی تورکمانستان وەرەگرێ، کەوابوو غازی عێراق غازی ئێران وەرەگرێ، بەڵام بە تامی ئەفغانستان. یعنی بەو گرێبەستەی کە لە بناغەدا لەگەڵ تورکمانستان کردوێتی، بۆیە ئەمریکا بە هیچ شێوەیەک ڕێگە نادا بەعتیبار لە ئەساسا ئێران ئابڵوقەی لەسرە چۆن ئەبێ لە سا بڵێن 23 بێ یان زیاتر لەو پارانە و لە ڕێگەی بانکە فەرمیە عێراقیەکانەوە تەحویل بدرێ. بۆیە هەڕەشەی ئەوەی کرد کە سزایەکی قورسە خاتە سەر ئەو بانکانە، بۆیە عێراقیش پاشگەز بوویەوە و ئێستا گرێبەستەکە هەڵبەستراوە. باشە کاک حەمە ئەمین، ئەگەر بێت و ئەزانین کە عێراق بۆ چارەسەری ئەم بابەتە هەوڵەیەکە غازی سروشتی شل بکڕێت، باسی LNG ناکەم، بەڵام ئەگەر عێراق مەبەستی بێ لە وڵاتێکەوە لە ڕێگەی بۆریەوە ئەم کورتێنانی غازە قەرەبوو بکاتەوە، هیچ جێگرەوەیەک هەیە بۆ تورکمانستان بۆی ناتوانێت لە ئێران بکڕێ، ناتوانێت لە تورکمانستانەوە بهێنە بە خاکی ئێرانە، چ جێگرەوەیەک هەیە بۆ عێراق؟ بەڵێ زریان خان، لە ڕاستیدا عێراق بۆ خۆی کێڵگەی غازی هەیە، یعنی کێڵگەی غازی گەورە هەیە. یەکێک لەوانە کۆرمۆرە کە خۆشببختانە لە هەرێمی کوردستان لە سنووری چەمچەماڵدایە توانراوە پێشخستنێکی زۆر باشی تیا بکرێ، بەڵام خۆتان نەزانن نزیکەی 10 جار لە ساڵانی ڕابردووە ئەو کێڵگەیە کراوەتە ئاماژ لە ڕێگەی درۆن و ئیتر بە وەسائلی تریش، کەوابوو استراتیجێک هەیە لە ناو بڵێن سیاساتی خودی عێراقدا کە عێراق بێ وابەستەی وڵاتانی دەرەوە بێوە بە ناویش وڵاتی ئێران. ئەمەیە کێشەکە ئەگینا بۆ خۆی
عێراق دەبواە وەبەرهێنان لە کێڵگەکانی خۆیان بکە بە تایبەتی کێڵگەکان لە نزیک بەسڕە چەند کێڵگەیەکە و هەروەها لە ڕەمادی تا ئەوە یەکێ لە پرسیارەکانی من بووکە بۆچی سەرەڕای ئەو یەدەگە فراوانەکە هەیەی لەو ئاستەیە پشت بە هاوردە ئەبەستەکە وەڵامەکەی وەرگرت بەڵام ئێستا پرسیارێکی ترەوەیە کە ئەو وەبەرهێنانە کە لە ماوەی ئەم 2 ساڵەیە عێراق کردوێتی لە ژێرخانی غازا بە تایبەتی و پرۆژەکە باسم کرد GGIP ئەمە بە تەواوەتی عێراق ئەگەێنێتە ئاستی خۆبژێوی ئەسڵەن باسی خۆبژێوی نەکەم تۆزە زیاتریش بڕۆین ئەتوانێت عێراق لە داهاتوێکی نزیک کابیر لە هەناردەی غاز بکاتەوە؟ بڵێ بەڵام کێشە گەورەکە لەوەدایە لە ڕاستیدا یعنی پێشخستن و وەبەرهێنان لە کەرتی غاز خەرجێکی زۆری ئەوێ و هەروەها ماوەیەکی زۆریشی ئەوێ عێراق لەو بوارە لە بناغەدا دوا کەوت لەبەر ئەوەی بۆ فترەیەکی زۆر زیاتر لە 10 ساڵە 12 ساڵە ئەعتیمادی لەسەر غازی ئێران و نەیتوانی لەبەر ئیتر دیارە ئەو کێشانەی ناوخۆ ئەو گێچەڵانەی کە عێراق تووشی بووە کە هەمە جۆرن لێرە باز ناکرێن نەیتوانی ئەو وەبەرهێنانە لە کێڵگەکانی خۆیان بکاوە ئەو کەمیەش کە نەقسێکی زۆری هەیە چونکە لە دنیا عێراق ئەگەر بڕۆینەوە ساڵەکانی پێشتر کە کارەبای بەردەوامی هەیە پشتی زیاتر بە سوتەمەنی شل لەوانە بڵێن گازوایل یان نەوتی ڕاش کە ئێستاش بەشێک لە وێزگەکانی بەسرێ بەڵام عالەمیە لەبەر کاریگەریە ژینگەیەکان ئەو بابەتە لە ڕاستیدا ئێستا یعنی وەکو مەخاتری زۆرە و هەروەها زەڕائیبی ژینگەیش دروست بووە بۆیە هەموو وڵاتانی دنیا ڕوویان کردە غاز لە ڕووی ژینگەیەوە باشترە بەڵام عێراق دوا کەوت لەبەر ئەوە و ئێستا وڵاتان حتا ئەیانەوێت لە غازیش وردە واز بێنن و قۆناغێکی ڕاگوزەر هەیە بەرەو وزەی خاوێن لەوەش وزەی تیشکی خۆر دواتر ئەچمە لای وزەی خاوێن ئێستا پرسیارێکی تر هەیە من ئەمەوێ بزانێکم ئالم بۆشایەیە کە دروست ئەبێ واتە عێراق تا ئەگاتە ئەوەی کە بەرهەمی غازی خۆی بەکار بهێنێ ماوەیەکی پێ ئەچێ بێگومان قەیرانی کارەباش لەم وڵاتە هەر ئەم ساڵ ناڕزایەتی لێکەوتەوە لە عێراق لەم ماوەیە کە ئێستا ناتوانێت غاز لە وڵاتانی دراوسێ بکرێت و جارێکم ماوێت تا دەستی بە غازی خۆی بگات هاوردەی LNG غازی سروشتی شل لە قەتەر و عمانەوە ئەتوانێت ئەو بۆشاییە پڕ بکاتەوە ئەتوانێت چارەسەرێکی کاتی بێ بۆ عێراق؟ بەڵێ بەڵام عێراق لە ڕاستیدا ژێرخانێکی نییە چونکە ئەوە پێویستی بە مەنەسەی غازە و ئەوە هەندێک فترێ دەنگۆی زۆر هەبوو کە ئیشی لێ ئەکەن گوایە لە زوبێر لەوێەوە بتوانن مەنەسەیەک بکەن و غازی سروشتی بکڕن چونکە لە ڕاستیدا غازی وێستگەکان بەپێی ئەو مواسەفاتی تۆربینانە زۆربەی غازی سروشتیە لەوانەیە جیاواز بێ لە غازی شل کە بە LNG لا ئەناو ئەبرێ LNG عێراق بۆ خۆی دەوڵەمەندە لە LNG و حتا لە ڕێگەی بەندەری بڵێن بەندەری عەرەبیەوە یا کە پێوەترێ بەندەری فارسی ئێرانیەکان پێڵێن توانی هەندێک هەناردە بکە بۆ دەرەوە کێشەی عێراق لە ڕاستیدا لە غازی سروشتیە و هەروەها بنیەی تەحتیشی ژێرخانی ئابووریشی نییە بۆ گواستنەوەی بەڵام لە کابینەی لە ڕاستیدا لەم لە کابینەکەی بەڕێسوودانی هەوڵی زۆریاندا توانیان غازی هاوڵ بتوانن نزیکەی لە سا 60 سوودی لێ وەربگرن بەڵام هەتا ئێستش لە سا چلێکی هەردەسووتێ نەتوانراوە بە شێوەیەکی بڵێن کامل سوودی لێ وەربگرن و هەروەها کێڵگەکانی خۆشی وەکو وتمان لە جەولەی تەراخیصی 5 و 6 هەوڵی باشیان داوە قۆناغیشیان بڕیوە بەڵام فریای ئەو احتیاجاتە ناکەوێت کە تۆ باسی ئەەکەی کە بتوانێ کارەبایەکی بەردەوام بۆ هەموو عێراق دابین بکە لەبەر ئەوەی لە بناغەتا کێشەی ژێرخانی کارەباشیان هەیە ئەوان هەتا ئێستا نەیان توانی وە کۆنتترۆڵی بەشدارەکانی کارەبا بکەن
بەو شێوەیەی کە پێویستە نەیانتوانی وە ڕیفۆرمێک لە کەرتی دابشکردنا بکەن ئەگەر ئەوان بتوانن لاسایی ئێرانیش بکەنەوە لە ڕاستیدا سەرکەوتووە بن بەڵام نەیانتوانیوە ئێستا ئێران بەخۆی کارەبایەکی زۆری نییە لە نزیکەی 55,000 هەتا 60,000 مێگاوات کارەبای هەیە بەڵام ئەو نزیکەی 85 میلیۆن بڵێن دانیشتوانی هەیە سەناعاتێکی گەورەی هەیە زراعاتی هەیە بڵێن کشتتوکاڵی هەیە ئەمانە هەموو سەرفیاتێکی باشیانەیە بۆ کارەبا و هەروەها دانیشتوانەکەیشی بە تەواوەتی کۆنتترۆل کراوە دەزەگرن بە کارەباوە و بە شێوەیەکی تەوا بەڵام لە عێراقا ئەوە نییە هەتا ئێستا گوایە دەستیان پێ کردووە کە بتوانن گۆڕانکاریەک بکەن لە دابشکردنە بەوەی کە ئەو بەشەی کەماوە لە غازی هاوڵ لە ساچلەکە بتوانن سوودی لێ وەربگرن و وردە وردە کێڵگە غازیەکانیش پەرپێدانی تیا بکەن. کاک حەمە ئەمین ئەم پرسیارم بەبێ زەحمە دەگەر بە کورتی وەڵام بنەوە باسێکی وزەی خاوێنمان بۆ بکەن کە پێشتر ویستان بەردەوامی بە قسەکەتان بم پەنابردنە بەر وزەی خاوێن ڕێکاری بەپەلێ ئێستا بۆ عێراق ئەتوانێت بەپەلە ئەم وزەی خاوێنە بخاتە بواری جێبەجێکردنەوە بۆ قەرەبووکردنەوەی کارەباکەی قەیرانی کارەباکەی؟ بەڵێ ئەو لەگەڵ شەریکەی تۆتاڵ ئێنەرجی فەڕەنسی و لەگەڵ هەندێک شەریکاتی تریش چەند عەقدێکی کردووە بە تایبەتی لە زۆربەی پارێزگاکان عەقد و بڵێن مزەکەرەی تەفاهمیان هەیە کە بکرێەوە بە تایبەتی 1000 مێگاوات لە بەسڕە دەستیان پێ کردووە بەڵام دیسانیش لەوە یعنی دواکەوتون لەبەر ئەوەی دیسان وزەی خاوێنیش بە هەمان شێوە کاتی ئەوێ و هەروەها مەصرفێکی ئەوێ و وزەی خاوێن بە تایبەتی تیشکی ڕۆژیش یعنی وەکو تیشکی ڕۆژ مەوجودە لە عێراق لە زۆربەی پارێزگاکان هەیە بەڵام دیسان ژێرخانی ئابووری ئامادە نیە و هەروەها کێشەی ڕۆتینیات هەیە بۆ نمونە ئەوەی تۆتاڵ ئێنەرجی بەشێکی نزیکەی 2-3 ساڵە دەست پێکراوە بەڵام هەتا ئێستا یەڵا کێشەی عەرزەکەیان وەرگرتووە و گوایە ئیتر لە ڕۆتینیاتی بێنە و بەردە ئەمە یەکێک لە کێشەکانی عێراقە لە ڕاستیدا کێشەی جۆرا و جۆری هەیە کێشەی دارایی هەیە هەتا ئێستا نەیتوانیوە ئەو چونکە ئەو لەوحانەی کە بۆ وزەی خۆر بەکاردێن ئەو شەریکەیە ئەبێ عەقد بکا لەگەڵ شەریکاتی تر لە دەرەوەی بڵێن لە دەرەوەی عێراق بۆ ئەوەی بتوانن بەرهەمیان بێنن بەڵام کێشەی دیسان داراییان هەیە کە ناتوانن ئەو پارانە دابین بکەن بۆ دروستکردنی PV ئەو لەوحانەی کە وزەی خاوێن لە تیشکی خۆرەوە بەرهەم دەهێنن بۆیە لە ڕاستیدا لەوەشە هەردوواکەوتون بەڵام هەنگاویان ناوە. سپاس حەمامین هەورامی شارەزای وزە سپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بوون سپاس بۆ زانیاریەکانتان.